ئازیزان سڵاوتان لێبێت هیوادارم هەموو لایەک باش بن خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان لەم دیبەیتە تایبەتە باس لە بابەتێکی جیاوازەکەین کە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی هەیە بە ڤایرۆسی کۆرۆناوە بەڵام ئێمە وڵەدەین کە ڕەهەندێکی جیاوازی بابەتەکە وەربگرین ئەویش قسەکردنمانە لەسەر کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان کەرتی کشت و کاڵ کە تا ئێستا کەرتێکی تا ڕادەیەک پشتگوێخراو بووە و بێگومان چی بکەین بۆ ئەوەی لە ئێستاە بەرهەمی ناوخۆ لە هەرێمی کوردستان زیاتر بێت و پشتبەستنمان اعتیمادمان زیاتر لەسەر بەرهەمی ناوخۆ بێت ڕەنگە قورس بێت کە کێبڕکێ بکات لەگەڵ بەرهەمی وڵاتانی دەوروبەر و ئەوانەی لە دەرەوە دێنە ناو هەرێمی کوردستان بەڵام بە شێوەیەک لە شێوەکان دەتوانێت کاریگەری خۆی دابنێ بێگومان قسە لەسەر پابندبوون بە ڕێنماییەکان ڕێکارە نوێیەکان ئاڵوگۆڕە بازرگانیەکان کوواڵەتیە و بەرهەمانەی لە ناوخۆ و لە دەرەوە بوونیان هەیە و دێنە ناو هەرێمی کوردستانەوە و هاوڵاتیان خەمیانە چاویان لە سەرەتی ئەیانەوێت دەستیان پێ بگا و زۆر بابەتی دیکەش من زیاتر ناڵێم بۆم بەرنمەیە من لێرە لە ستۆدیۆی ناوەند لە هەولێر سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە و لە دهۆک بێگومان لە سلێمانیش دوو میوانی دیکەم هەیە بۆ ئەوی بتوانین وێنەیەکی گەورە و فراوانی بابەتەکە بگوێزینەوە من زۆر سوپاسی میوانەکان مەکەمەرێک لە بەڕێزان کاکدارە جەلیل خەیات سەرۆکی یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان ماندوو نەبن زۆر بەخێر بێن کاکە نەبەز عەبدولحەمید قایم خامی قەزای ناوەندی هەولێر ئێوەش بەخێر بێن ماندوو نەبن کاک نەبەز کاک محەممەد دەشتی سەرۆکی کۆمەڵەی یەکێتی جوتیارانی کوردستان ئێوەش بەخێر بێن سەر و سەر چاوم و لە دهۆکی شەوە کاگایات حەسەن سەرۆکی ژووری بازرگانی دۆک بەخێراتن لە جەنابیشیانەکەم لە سلێمانیش کاک ڕزگار حەمەد خدر جێگری بەڕێوەبەری کشت و کاڵی سلێمانی ئێوەش بەخێر بێن و ماندوو نەبن کاک نەبەزگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم دیارە ئەرکیەوە ئەرکێکی ئەجگار قورسە هەر لە بەیانی زۆ تا درنگانێکی شەو ئەبێت بەرکەوتن و هەڵسو کەوتان لەگەڵ ڕێکار و ڕێنماییەکان و هاوڵاتیان و ئەو بابەتانە بێت من پێم خۆشە لەو بابەتەوە دەست پێ بکەم پێم وابێ ئەمڕۆژ تازەترین هەنگاو کایەوە کردوتانە سەردانکردنی ئەلوەکان و ئەو شوێنانەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی خەڵکەوە من زیاتر ناڵێم پێم شەخۆت کۆمنتێکی لەسەر بەی و قسەیەکیش لەسەر ئەو ڕێژەی دێتە کوردستانەوە چەند بەشەکە نرخەکەی چەند مناسبە و نیگەرانی هاوڵاتیانیش بڕەوێنیتەوە زۆر سپاس کاگە هەر بژین تامان ئێمە لە درێژەی سەردانی کردنمان بۆ ناو شاری هەولێر بۆ ئەو شوێنانەی کەوا پێداویستی ڕۆژانەی هاوڵاتی لێدابین دەکرێتن ئێمە ڕۆژانە و سەردانانەمان بەردەوامە تاوان خۆتان دەزانن پێشووتر 48 کاتژمێر قەدەغەکی هاتوچۆی تەواوەتی ڕاگەیەندرا ئەو 48 کاتژمێرە چەند کاتژمێرێکی تری 6 کاتژمێری بۆ زیاد کرا بۆ 12 شەو 12 کاتژمێری تری بۆ زیاد کرا ببوورن بوو بە 6 کاتژمێر طبعاًەوە تەسیرێکی هەبوو لەسەر هاوڵاتی لەبەرەوەی هاوڵاتی پێداویستی بەردەوامی هەیە کە لە شوێنەکان لە مارکێتەکان لە بازارەکان دابینی بکاتن زۆر بە سەرکەوتووی ئەو 6 کات ژمێرە بەڕێوەچوو دوای ئەوەی کەوا ئێمە لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر کۆبنەوەی خۆمان ئەنجامدا پێشنیارەکانی خۆمان بەرز کردەوە بە وەزارەتی ناوخۆ طبعاً وەزارەتی ناوخۆ پێشنیاری پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی تریشی وەرگرت لەوێ لە لیژنەی وزاری ئەو پێشنیارانە تاوتوێ کرا خۆشبەختانە زۆربەی زۆری ئەوەی ئێمە لە ژووری ئۆپراسیۆن پێشنیارمان کرد بۆ ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر پەسەند کرا لە وەزارەتی ناوخۆ ئەو 24 کاتژمێرە دابەش کرا بەسەر 4 بەش سێ بەشی دابەش کرا بەسەر چەند کەس و لایەنێک و چەند چینێکەوە ئەوەکو ئاسانکاریەک بۆیان پێشکەش بکرێتن بەشێکیشی لە 6 ئێوارە تاکو 12 بەرەبەیان ئەوە قەدەغەکردنی هاتچۆی تەواوەتی هیچ شوێنە کراوە نابێتن هیچ کەسێک بۆی نەجم و زۆر کە ئەگە زۆر پێویست نەبیتن دیاری کراوە لە ڕاگەیاندراوەکەی ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێریش یەک لەو شوێنانە عەلوەی سەوزە و مێوەیە کە شوێنێکی زۆر گرنگە بەڕاستی ڕۆژانە هاوڵاتی پێویستی بەو شوێنەیە ئێمە ئەو کاتەی بۆماندانایە لە 12 بەرەبەیان تاکو 12 نیوەڕۆ بۆی دانرا واتە 12 کاتژمێر کراوە دەبیتن ئێمە ڕۆسەردانمان کرد بۆ ئەوەی بزانین کارەکانیان چۆن بەڕێوە دەچیتن
هەم لە ڕووی ڕێخستنی شوێنەکەیان ئەو بەروبوومەی کە لەوێ دەیفرۆشن چۆن دەگاتە ناو بازار ئەوانەی بە تاک دەیفرۆشن شوێن و مارکێتەکانی ناو بازار ئایا ئەو گرفتانە چیە لە بەردەمیان کەوا بە زووترین کات بگاتن لە ناو عەلوا ئایا پابەندن بە ڕێنماییەکانی تەندروستی لە ڕووی نرخەوە ئایا نرخەکەی چۆنە ڕێگری بکەین چۆن ڕێگری بکەین لە ئیستیغلالکردن لە گرانکردنی نرخ ماوەیەکی زۆر لەوێ ماینەوە هەموو شوێنەکانمان تقریبان بەسەر کردەوە بەروبوومێکی زۆر دێتن ئەوەی ئێمە تێبینیمان کرد ئەو جم و جۆڵەی کە ئەوڕۆ هەبوو ڕۆژانی دەتوانم بڵێم پێشی قەدەغەکردنی هاتچۆش بەو ڕێژەیە نەبوو لەبەر ئەوەی فەراغێکیش دروست ببوو لەو ماوەی کە بە تەواوی هەمووی داخرا بوو کەواتە ترسی هەندێک خەڵک لەوەی کە ڕێژەکە کەم بێت ترسێکە لە جێگەی خۆی نییە و پێویست نییە نەخێ ڕێژەکە زۆر بوو ئێمە لێمان پرسین ئەو بەروبوومەی لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە دێ لە حاجۆمەران لە باشماغەوە هەمووی وەکو پێویست گەیشتووە ئەو لە هەموو جۆرە باڵێن سەوزە و میوە و تەڕێک چی بەنسبەت نرخەوە بەڵێ نرخەکەش ئێمە بە دوواداچوونمان بۆ نرخەکەش کرد پێشتر جۆرێک گران بوون لە نرخەکە ڕوویدا بوو ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو ڕێوشوێنە نیکە ڕێوشوێنە تەندروستیەکان و ئەمنیەکان کە لە دەواازە سنووریەکان کە لە نێوان شارەکان گیراونەتە بەر احتیمالە ئەوە تۆزێک وای کردو ئەو جمزۆڵە تۆزێک سستر ببیتن هەروەها کرێی ئەو بار هەڵگرانە بوویتە دوو بەرامبەر بۆ نمونە بار هەڵگرێک ئەگەر بە 1200 دلار بارەکەی بوو کرێەکە و ئێستا بوویتە 2500 ئێستاوەش چارەسەر بووە ئەوە کرێەکەی ماوە بەڵام بەو شێوەیە گرانبوونەکە نییە لەبەر ئەوەی کە هەفتانە بۆ سەوزە و مێوە لەلایەن لیژنەیەکەوە نرخدا دەنرێتن ئەوەی تێبینیشمان کرد ئەمڕۆ ئەم هەفتەیە نرخەکە زۆر باشتر بوو لە هەفتەی ڕابردوو نرخەکەی هەرزانتر بوو هیوادارین کەەوە لە ڕۆژانی داهاتوش چەند بەروبوومێکەیە لە کوردستان بەرهەم دێنرێت و پێدەگاتن بۆ نمونە وەکو پەتاتا ئەوەش نرخەکەی زیاتردا دەکەش کەمترە لۆدەکەش کەمتر دەبیتن بەڵام ئەوەش بالایاد نەکەم ئەو ئاسانکاریانەش بۆ ئەو کەسانە کراوەکە دەیگوازنەوە بۆ ناو شار بۆ ئەوەی بە زووترین کات لەبەر ئەوەی ئێمە شتێکیشمان دیاری کردووە شوێنی سەوزە و مێوە فرۆشتن تاکو 12 پێشنیوەڕۆت کراوە دەبیتن وەکو مارکێتەکان نییە کە لە هەشتی بەیانی تاکو شەشی سپاسانەکەم کاکدارە ئێوە وەکو ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لەم دۆخەی ئێستا چ ڕۆڵێکتان هەیە و بە پێی زانیاریەکانی من ئێوە ڕۆژانە پابندن بە دەوامی ئاسایی خۆتانەوە پێم خۆشە بزانم ئەو ئاسانکاریانە لە بانقە ئەهلیەکان لە هەفتەی ڕابردوو ئەگەر هەڵە نەبم حوت ئامێری هەناسەدانتان پێشکەش بە وەزارەتی تەندروستی کرد کە کۆی نرخەکەی 140 میلیۆن دینار بوو حەزەکەم خۆت قسەیەک لەسەر ئەمانە بکەیت و لەسەر کارەکانی ڕۆژانە لێ سوپاسان دەکەین بەڕاستی لەوە بانکێشا هەروەک کەوا یعنی ئەمەش وەچی خەلچیا وڵاتە دەبی بەڕاستی لە کارەکانی خۆمان زۆر ئاگادار بین بۆ خزمەتی یا وڵاتی و ئەو نیشتمانی خۆمان بەڕاستی ئەمە وامەزانی چونکو معیشەتی خەڵک بەندە بە ئیشی کاری بازرگانی هەروەک جەنابی قایم خام قسەی لە کرد کە ئەو بۆ لە عەلوەکان لە مارکێتەکان بۆ و هەروەها متابعیکردنی ئەو کەلوپەڵەی و خواردەمنەی کە لە دەرەوێتێ بەڕاستی مەسەرەن ئەمە ڕۆژانە ئیتلاعمانەیە کە لە ئیبراهیم خەلیل مەسەن چەند سیارە بارهەڵگر داخل دەبی دوێ 500 سیارە پێرێ 500 دوسێ سیارە کەمتر ئەو خۆی بەخۆی بەڕاستی جێی بتوانەیە کەەوە هاتوچی ینی هاتنی خۆراک بەردەوام هەیە ئاڵوگۆڕی بازرگانی ئەتوانین بڵین کەمتر ئاڵوگۆڕە زیاتر هاتنە و چونکو بەڕاستی و هەروەش لای سنوورەکانی ئیران کە پەروێزە ئەوانیش ڕۆژێ معدل سیارچی ئەمە زۆر زووتر کۆبوونەوەی زۆر بە سوودمان ئەنجامدا لەگەڵ وەزارەتی بازرگانی لەگەڵ ستافی وەزارەت بۆ تەسیرکردنی ئەو شانە بەڕاستی ئەوانیش بە هەموو توانایەک یاریدەی ئەو شانەیەدا کە زۆر بارهەڵگر هەبوو لە میناکانی ئوردن عەفوو میناکانی ئیران لەوێ ڕاوەستا بۆ ئەوانیش دەوریان هەبوو کە بار بکرێ و تەسهیلات بکرێت لە سنوور ڕانەوەست دیارە ئەوە خۆی بەخۆی وەرەوە سنووری
گومرجی حاجی ئۆمەرانیش بەردەوامیش دەکات خۆی بەخۆی ئەوە متمانەک دەدات تا هەرێمی کوردستان و ئەو قسانە پێشترێش کرا کە ئەمە خۆڕەکەچی تێر و تەسەل هەیە بۆ خەڵک و بۆیە هیچ هەنگاوی نایە ئەمەش دەورمان تەبێ ژووری بازرگانی چ لە شارەکانی کوردستان چ لە هەولێرێ بەڕاستی ئەو شانە متابعە دەکەین ڕۆژێ بەردەوام دەواممەنەیە خەندێک برادەرانی مە ئامادە دەبن لە ئەنجومی هەروە ئیشکارەکان بۆ تەسیلاتکردن یاریدەدانی برادەران بۆ تەید و شتیوایان بۆ بکەن و هەرچ پێویستێکیان هەبی بۆ بکەیت تەبێ ژوورەکانی بازرگان حال و حالیان دەستگاکانی دیکە بە هەموو توانایەکی مساعدەی وەش دەکەن کەوا بتانن یاری دەیدام و دەستگایەکانی بەرپرس بدەن بۆ ئەدابینکردنی هەر زۆرە پێویستیەک ئەوی پێمان دەکات باشە هەماهەنگی و تەنسیق هەبووە لەگەڵ کۆمپانیاکان بۆ هێنانی ئەو مەوادانەی کە پێویستن چی زیاتر پێویستبەڕاستی لەگەڵ پێشترێ ینی لە بیدایەت لەگەڵ پارێزگا و هەروە لەگەڵ وەزارەتی بازرگانی پیشەسازی لە هەولی وا بووین کە چۆن هانی بازرگانەکان بدەین و بێ هەریەکە معلومات بەو خۆراکەی کە هەیتی چەندەتانی ئەو بوو جەنابی وەزیر و بەرپرسەکان لە وەزارەت گەیشتە قەنەعەتەچی کەوا ئەمە 4 مانگ دەتانین ینی زیاد ئێوە یانە ئینشاءڵڵا پێش ئەو 4 مانگەی ئەو کێشەیە خەڵاوە هەروە بەڕاستی شتێکی گرنگ هەیە دەبی بگۆترێ ئەویش ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولی ئەوەیە بۆ دابینکردنی هەندی پێویستی ضروریەت لە داهاتوودا و هەروەک تێگەیشتم لە هەفتەکەی ڕابردوو ئیمزای عەقد و ئەو شتانە کرا کە بۆ دابینکردنی هەندێک شتی پێویست لە خۆراک سپاسانەکەم دێمەوە خزمەتتان کاک محەممەد ینی ئێوە وەکو یەکێتی جوتیارانی کوردستان دیارە جەنابی قایمقامیش ئاماژەی پێدا لە پارێزگاکان لە سنووری پارێزگاکان کۆمەڵێک ڕێکار گیراوەتە بەر لە پێناو ژیانی هاوڵاتیان بەڵام لە بەرامبەردا ئەمە وەکو بڵێ کاریگەری لەسەر بەرژەوەندی و ئیشوکاری هەندێک لە هاوڵاتیان داناوە بەتایبەت ئەوانەی کە پێویستیان بەوەیە بە ڕۆژانە متابعی ئیشوکارەکانیان بکەن لە ناویاندا جوتیاران چ ئاستەنگێکی بۆ کارەکانی ئێوە دروست کردووە و ئەمڕۆ پێم وا بێت لە سلێمانیش دەستی پێ کردووە کە ئاسانکاری کراوە بۆ جوتیاران ئێوە تا چەندە لەم ئاسانکاریانە ڕازین و چ ئاستەنگێک هاتوۆتە پێش بۆتان تا ئێستا ئەوەی ڕاستی بی ئەو وەزع کاریگەریەکی زۆری کردیتە سەر ئیش و کاری جوتیار باش لە بەرامبەر ئەوەشدا هەندێک ڕێکارگرای گیرایتە بەر لە بۆ ئەوەی ئیش و کاری جوتیاران سەهل بک بۆ گەیاندنی بەروبوومەکانیان لۆ ناوعەلوەکانی شارەکان و فرۆشتن و کڕین و فرۆشتنی بەرهەمی جوتیار بەڵام هەندێک ئیش و کار هەیە ئەو ئیش و کارانە وەقتێکی معەنی و تایبەتی خۆی هەیە تەعین کرایە وەکو تەوقیتەکە ئەگەر لە دەست بچی ئەو وەقتە ناگەڕێتەوە باش ئەو ئیش و کارانەی کە کوشتتوکار پێویستیتی هەتا ئێستا هەندە ئیش و کار هەیە نەر ڕێگایەکانی بۆ نەکرایتەوە بۆ ئەوی بتوان چارەسەری ئەو کێشانە بکە وەکوچی مەسەلەن ئێستا ئەمە مەوسیمەکە مەوسیمی چاندنە مەوسیمی شەتڵکردنی خەزڕەواتە مەوسیمی تعمیرکردنی دەڕاستە و تراکتۆرەکانە بۆ ئیشوکاری حملەی حسات کە زۆر نێزیک بووە لە مانجی پێنجدا دوورنەی زۆر دەست پێ دەکاتن تا ئێستا زووتار نەیتوانێت دەڕاستیش خۆی تعمیر بکاتن ئەوەش پەیوەستە بە نەبوونی بازار کە بازار نەبی ڕێگەشی پێ بدرێ زەحمەتە بەڵام لەگەر ئەوەشدا هەندێک ئیشوکار هەیە دەتوانێت لە شوێنی خۆیان بکەن ئەوە لایەک باش لە لایەکی دی ئەمە زۆر جوتیارمان هەیە ئەو جوتیارانە کە دانیشتووی ناوشارن بەڵام ئیشوکارەکانیان لە دەرەوەی شارە لە بۆ ئەوانە هاتوچۆکردن زۆر زەحمەت بۆ زۆر گلەیش جوتیار ئاسانکاریان بۆ نەکراوە لۆ ئەوانە هەتا ئێستا مەجال کەم مەجالێک درایە لۆ هەموو کەس نەدرایە ئەو مەجالە پێویستە ڕێگە بەو کەسانە بدرێ کە ئیشوکاریان لە حەقلە لە دەرەوەی شارە و خۆشیان لە ناو شاردا دەنیشت هاتوچوو بە ئەوانە ڕێگە پێدانیان بدرێتی بۆ ئەوی بتوانن بگەن ناو چێلگەکانی خۆیان ئیشوکاری خۆیانی ڕۆژانەیان ئەنجام بدەن بەڵێ هەندێک ئیشوکاری ناوحقول هەیە لە ناو خەزر لە بۆ خەزڕەوات و فەواکی و ئەو شتانە لە بۆ ناو باخەکان پێویستن ئەوانە دەبێت ڕێگای پێدراویان ڕێگە پێدان هەبی لۆ ئەوانە بە تەواوی لۆ هەموو کەس وەکوێ من دواتر دێمەوە ئەوانەی ئەو کەسانی کە لە ناو شارن بۆ دەرەوەی شار بزان چه ئاسانکاریەکتان بۆ کراوە و بۆ ئەکرێت با من بچمە شاری سلێمانی کاک ڕزگار سوپاس بۆم دەرفەتە سڵاوتان لێبێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم
ڤایرۆسی کۆرۆنا ینی لەگەڵ دەرکەوتنی و لەگەڵ تۆندبوونی دۆخەکە بە شێوەیەک لە شێوەکان تا هەستێکی مەترسیدار بۆی سەلمان دین کە ئێمە هەتا بەرهەمی ناوخۆمان هەبێ هەتا پشتبەستنمان بە کەرتی کشت و کاڵ و پیشەسازیکردن بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ لە کشت و کاڵ تا زیاتر بێت زیاتر ئەحەوێنەوە لەو ڕۆوە پێم خۆشە وەڵامت بزانم و پرسیاری دیکەشم دەبێت. بەڵێ سەرەتا ئەم کاتتان باش و سڵاو ڕێزم بۆ میوانە بەڕێزەکان بە هیوای سەلامەتی و ئارامی بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو هاوڵاتیان. دیارە دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا مەترسێکی گەورەی لەسەر ئابووری هەموو جیهان دروست کردووە بە تایبەتی دوای ئەوەی کەوا جیهان ڕوبەڕووی داڕمانێکی ئابووری گەورە بۆتەوە لە دابەزینی نرخی نەوت و لە وەستانی هێڵەکانی فڕکەوانی و لە جموجوڵی بازرگانی نێوان وڵاتان و هەروەها بە پیشەسازی وەستاندنی پیشەسازی لە هەموو جیهاندا بۆیە دەکرێت بڵێن ئەمڕۆ ڕاستە مەترسێکی گەورە هەیە لە ڕووی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و پێویستەکە هەمومان پابند بین بەڕێنمایە تەندروستیەکان و هەماهەنگ بین لەگەڵ هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هەروەها تیمە تەندروستیەکان بۆەوەی کە خۆمان و هاوڵاتیان و هەموو لایەک پارێزراو بین لەم پەتایی کە ئێستا لە جیهانە هەیە بەڵام بە دیوەکەی ترە پێویستەکە کان لەسەرەوە بکەین کە ئێمە بەدیلێکی گەورەی ژێرخانی ئابووری کوردستان کە کەرتی کشت و کاڵە هەوڵ بدەین ئەم کەرتە گەورە لە بین نەچێەوە هەوڵ بدەین کار لەسەر ئەوە بکەین کە لە ئێستادا خەزینێکی گەورە لە هەرێمی کوردستان هەیە بە سەدان هەزار دۆنم زەوی کوردستان کراوە بە گەرم و جۆ بە سەدان هەزار پرۆژەی خانووی پلاستیکی و سەدان هەزار دۆنم ڕەز و باخ و هەروەها بوونی سەدان هەنگ و بوونی سەدان پرۆژەی پەلەوەری و سەدان پرۆژەی ئاژەڵی و چەندین پرۆژەی کشت و کاڵی جۆراوجۆر لە هەرێمی کوردستان هەیە بۆیە دەکرێت ئێمە ئەمڕۆ کار لەسەر ئەوە بکەین کەوا ئەو قەیرانە ئابووریەی کە بەرۆکی جیهانیش دەکرێت لە داهاتووە ئەو گرفتە گەورەی کە ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە بە تایبەتی ئێمە بەمومان بینیمان کە لە دوای ئەوەی کە نەخۆشیەکە بڵاو بۆ پەتاکە بڵاو بووە هەموو دنیا ڕووی کردە هاوڵاتیان ڕویان کردە مارکێتەکان بۆ فرکانی خۆراک و خواردەمنی بۆ ماڵەکانیان و بە دابینکردنی پێداویستی تەندروستیەکان بۆیان بۆیە دەکرێت بڵێن ئێمە لە هەرێمی کوردستان ئاساسیاتی کەرتی کشت و کاڵ زۆر گونجاوە زۆر موئەهەلە لە ئێستادا بە تایبەتی بوونی زەوی باش سەرچاوی ئاو بارانی باش بوونی دەستی کار و پرۆژەکانیش ئامادەیە بۆیە ئەمە فرسەتێکی زۆر گرینگە لە ئێستادا ئێمە پێداچوونەوەی بە کەرتی کشت و کاڵ بکەین و خۆشبەختانە ڕاستپاردەکانی جەنابی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو زۆر بە شێوەیەکی زانستیانە بووە کەوا هەر لە سەرتاوە لە لیژنەی باڵای کۆرۆنا کاری لەسەر ئەوە کردووە کە کار ئاسانی بۆ جوتیاران بکرێت لە کاتەکانی قەتەغەکردنی هاتوچۆ بەهۆی ئەم پەتایەوە چۆن بگەنە سەر کاگزگار ئەو ئاسانکاریانەی لە سلێمانی کراون تا چ ئاستێک لە ئاستی چاوەڕوانی و تموحاتی جوتیارانن دیارە ئێمە هەر لە دوای ئەوەی کەوا لە 23 سێوە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی و بەڕێسپاردەی جەنابی وەزیر بەڕێوەبەرایەتی گشتیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵەکان و بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەریەکان بوون بە ئەندام لە لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکان توانرا بە هەمانجی لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی جەنابی قایمقام بەڕێوەبەرایەتیەکانی ئاسایشی ئابووری چاودێری بازرگانی لیژنە باڵەکان هێزە ئەمنیەکان لیژنەکانی لیژنە هاوبەشەکان بتوانین هەر لەو کاتەیە دەستمان بە هەنگاوی یەکەم کرد بۆی کەوا ڕێگەپێدان بۆ جوتیاران بکەین کە بتوانن لەم کاتەی ئێستادا وەکو بەڕێز جەنابی نوێنەری جوتیاران باسی کرد کە کاتی گواستنەوەی شەتڵی خانووی پلاستیکیە کە سنووری هەرێمی سنووری پارێزگای سلێمانی سنووریی گرنگی خانووی پلاستیکیە کە لەسەر و 25,000 خانووی پلاستیکی لە سنووری پارێزگای سلێمانی هەیە کە توانای بەرەهێنانی سەدان هزار تەن سەوزەی بە هاوینەی هەیە بە تایبەتی لە ئێستادا بەرهەمێکی زۆری خەیار و تەماتە و پەتاتە و بەرهەمێکی زۆری سەوزە کراوە لە سنووری پارێزگای سلێمانی لە بەیتەکانە توانرا هەر لەو کاتەیە هاوکاری
جوتیاران بکرێ بۆی بە زووترین کات بتوان شەتڵەکانیان بگوازنەوە بۆ ناو بەیتەکانیان و بەیتەکانیان دەست بە کارتیا بکەن ئەمە لە هەنگاوی یەکەممانە و هەروەها بۆ خاوەن هەنگەکان کە بەڕاستی ئێستا کاتی پورەدانی هەنگە لە گەرمیان و کاتی ئەوەیە کە هەنگ زیاد دەکات بۆیە توانیمان بە هەمان شێوە هاوکاری بکەین و بتوانین ڕێگە پێدانیان بۆ بکەین بە هاوکاری زۆر بەسپاسەوە بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامێتی قەزای مرکزی سلێمانی بە ڕاستپاردەی جەنابی وەزیر و بەڕێز جەنابی بەڕێوەبەری گشتی کشت و کاڵ توانیمان کار ئاسانی بکەین بۆ خاوەن ئاژەڵ بۆ خاوەن ڕزوباخەکان دەستەکانت خۆش من دێمەوە خزمەتەکانیان لە ئێستا کاتی بژارە. بەڵێ من دێمەوە خزمەتتان بۆەوەی هەم قسەکانتان تەواوکەن پرسیارەکانی دیکەشتان لێ بکەم ئەچمە لای کاک ئەیاد لە دۆک کاگەیات سڵاوتان لێبێت من ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ینی کارنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی تەرکیزی لەسەرەوە کردبوو کە پێویستە کەرتی پیشەسازی ئابووری کەرتی بازرگانی لە هەرێمی کوردستان بژانەوەیەک بەخۆی ببینێت کە پێشتر نەبینرابوو ئەلەوێ و وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە ئێستا لە دهۆک ئاڵوگۆڕی بازرگانی لە چ ئاستێکدایە و هاوڵاتیان پێویستەکانی گەران بن؟ بەێ شەف باش کاک یادگار و شەوا میوانێتەوە هەمی بینەرێت کەناڵێ کوردستان 24 باش بێت سەبارەت پرسیارە دوێ مەوێت بەرسێvê bidim ئەو ژک ئالوگۆرا بازرگانی ئەڤروکە ناوبەرامە وەکو هەرێما کوردستانێک و پارێزگەها دۆکێت کەفتە سەرسنوورێ براهیم خەلیل خابوور سەرسنوورێ تورکیا پڕاستی دیڤێ قەیرانە کۆرۆنا و ئەو ڕێکارێت حکوومەتێ و وەزارەتە تەندروستی چشلای حکوومەتە تورکیاوان هەرێما کوردستانێ و کارتێکردنەکە وەسا نەکریە سەر ئالوگۆرا بازرگانی بە ڕۆژانە ئەف هەماهەنگیە هەیە ناوبەینا ڕێڤەبەریا گومرکە برەهیم خەلیل و ڕێڤەبەریا گومرکە خابوور کۆ بار هەلگەر و نەخاسمە ئەولەویەت بۆوان بار هەلگرانە ئەوێ خۆراکی تینن و هەروەسا پێداویستیت تەندروستی کو ئەمشێن بێژن ڕۆژانە نزیکی 1000 حەدنجارات بنە 1200 بار هەلگەر تێنە برەهیم خەلیل ji ber hindê jî em piştrastin ku ew kompaniyet me heyn li seranserî herêma Kurdistanê ku karê bazirganiyê dikin hemî karî dene û amadebaşiyê dene û me berî çend rojeka her kombûnêtmel gel jûra operasyona parêzgeha Duhokê bi serokatiya cenabê parêzgerî berdewam ew kombûne te'kîdê li ser hindê dikin ku kogahêt me ku beşê xorakî ku çawan e wez'ê wan e bo hindê ku metirsiya xorakî li herêma Kurdistanê durist nebit û her wesa ew madde serekî ku ew ê rojane hawlatiyet me pêdavîstiyet wan ê rojane dabî هاوڵاتیان بە شێوەیەکی ڕۆژانە دابی نەکرێت و هیچ نەقسێک ڕوو نادات. بەێ چکی me delîlê tên ku supermarket û minîmarket û li nav bazarî de ku seredanêt me û her wesa çavdêriya bazirganî ku berdewam tîmê wan seredanê dikin bo pişkinîna ku maddê kualitî ku serveneçû û her wesa nirxê wana ji ku guncay bin bo vî demî em bînin ku rojane ew tiştê tê te firotin carek dî ew tişte çitewê boşatiyê pir dikit meعناوê ew ku kogahêt bazirganît me û kompaniyet serekî û mal berdewam tê tiş Tirkiya û gelek cara malê me yanî ji bilî Kurdistanê bo bajarê diyet Iraqê ji çi tiprastî em wekû bajarê Mîsil Bexda gelek kompaniyet me tiştî rawanê wê rêj dikin ev e ku wekû nahiya ticaretê ku navbeyna parêzgehêt me û parêzgehêt Iraqê berdewamiya tê de heyv her wesa باشە لە کاتی ئالوگۆڕە بازرگانیەکان لەگەڵ پارێزگاکانی دیکەی عێراق یعنی ڕێنمایە تەندروستیەکان پارێزراون هاوڵاتیان هیچ نیگەرانیەکیان لەوێ نەبێت چونکە لە عێراقیشەوە تا تاژدەی نیسان قەدەغەیات چۆ درێژ کراوەتەوە دۆخی عێراق هیچ دۆخێکی باش نییە.
بەێ دۆخاوان باش نییە یا تەندروستی بە لێگەڕێک دایەک و بازرگانی هەبێت بۆ نمونە ژێدەرێک و ئەم دژنێ خۆراکێ پیتاقا تەموینیە بەردەوام تێتش بەغدا بۆ هەرێما کوردستانێ هەروەسا کارگەهێت باشت هەینە لە عێراقی وەکو کەربەلا کارکە زەیتێ و شەکرێ الحلە ئەوش بەردەوام بازرگانیتمە شوێرێتینن بەسرا گەلە کۆمپانیتمێت هەرێما کوردستانی بەسرا کاریتکەن مالیتینن پڕاستی ئەم vêrê ئاماژە خاڵێکا گرنگ بدەن ku çend حکومت خۆپاراستنا خەلکی بۆ vê êşê aynen kat حکومت بەردەوامیت تێختە ئاروگۆلا بازرگانی و کوچوکێ ماسی خۆراکی و تەندروستی ناوبازاری چێنەبن و ئەف هەردوو لاینێت هەنێ تەوازن پڕێڤەت چن ji ber hindêjik çime tirsî parastî ser bazarê menîne û ku kêmasî navbazarî durust دیارە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی مەسرور بارزانی لە ئەو ڕۆژەی کە کارنامەکەی خوێندەوە بەڕوونی تەرکیزی لەسەر کۆمەڵێک خاڵ هەبوو لە زمنیا کەرتی کشت و کاڵ بوو لە زمنیا کەرتی گەشت و گوزار بوو لە زمنیا کەرتی پیشەسازی بوو و ئێوەش لە چەندین چاوپێکەوتنە جەختان کردوتەوە کە پێویستە سەرچاوەکانی داهاتمان فرە چەشن بکرێن ئێستا کاتێکی مناسب و گونجاوە بۆەوە بەڵێ بەڕاستی ئەو کێشەی نەبایە ئەو بلین پەتایە بەڕاستی بەخۆی جەنابی سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەن ڕەزامەندی خۆی پیشاندا لەبەر بەستنی کۆنگرە کۆنفرانسێکی گەورە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بۆ پەرە پێدان بەو کردانەی کەوی جەنابەت گوتان چونکە ئەمە بەڕاستی یادەشتێکماندا بووە ئەنجومەنی وەزیران بۆ چۆن پەرە بدەین بەو کەرتانە یعنی بەڕاستی بەخۆی لە پلانی حکوومەت هەبوو پێشە تۆزی ئەو بەستا ئیشاڵڵە داهاتێکی زۆر ئەو ئیش لەسەر ئەو کۆنگرەیە دەکایەشێتی ژوورەکانی بازرگان بە هەمانجی لەگەڵ وەزارەت و زیاتە پەیوەندیدارەکان و بتانین چۆن پەرە بەو ئیشانە بدرێ بە لە کەرتی پیشەسازی بی کشتتوکالی بی و هەروەها لە کەرتی گەشت و گوزاریش بی و هەروە کەرتەکانی دیکەش ئەوی وڵات پێویستی پێەیە باشە بە کورتی وەڵامێکی ئەو پرسیارم بیتەوە کاکدارایانی پارساڵ ئێمە کۆنفرانسمان هەبووە لە بواری گەشت و گوزار کۆمپانیەکانی گیان سەردانیان کردوین چالاکی بەردەوام هەبووە پێچێت ئەوەندەی دیارە بەداخەوە ئەم ساڵ هیچ جۆرە چالاکیەک نابێ هیچ جۆرە سەردانێکی وڵات دەبی شڵامە لە ئەگەر بدۆخەکە لە پلانی یەکێتی ژوورەکان بوو لە مانجی 6 پاش جێژن ئیشی لەسەر بکرێ بەس ئێستا وا دیارە تۆزێ تاقیت دەبی ئەمە کاریگەری ئەبێ لەسەر بەلێ زۆر دەبی یانی چۆن خەلکیان بدەین و بەرهێنەرەکان لەو کەرتانە ئیشی ئەو ئیشانە پەرەی پێ بدەن لە هەرێمی کوردستان وهەوە چۆن پەرە بە خەڵکی عێراق بدەین لە جێتەکانی دیکە لە ناوەند و لە باشوور کە بێن لەگەڵ کوردستان بەشداری وە چۆن ئەویشان تەبی ئەویشانە ئەوە دەبی تۆزی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەستکراوەبی لە بڵین لە ئیمتیازات بدا ینی یاریدەی ئەو خەڵکانە بێن کە لێرە لە کوردستان هەندە ئیش و کار بکەن بتانین ئەو پێویستیانە کە هەیە لێرە ئیشی لەسەر بکرێن بەڕاستی بەڵێ سوپاسانەکەم کاک نەبەز یعنی ئەوەی بەدیەکرێ ئێستا لە هەولێر بەداخەوە بەهۆی هەندێک هەنگاوی نابەرپرسانەوە ژمارەی توشبووەکان زیادی کردووە هەموو کوردستانی شاڵا پارێزراو بێ بەڵام ئەمەوێ و پرسیارە بکەم بەنسبەت قەدەغەی هاتوچۆوە بەم شێوە تند و تۆڵەی ئێستا ئێوە چ پێشنیازێکتان کردووە و پێتان باشە چۆن بێت ینی هەروات بە تند و تۆڵی بڕوات درێژ بکرێتەوە یان ئەبێت چی بکرێ بۆ وڵاتیان طبعا قەدەغەی هاتوچۆ بە تەواوەتی 48 کاتژمێر کە ڕاگەیەندرا لەلایەن وەزارەتەوە باش سەرەتا ڕاگەیەندرا بەڵام ئەو 12 کاتژمێری کە زیاد کرا ئەوە ماوەیەک بوو بۆ ئەوەی پێشنیارەکانی هەموو ژوورەکانی ئۆپراسیۆن بگاتە دەست وەزارەت و تاوتێ بکە و بڕیاری لەسەر بڵاتن ئەو توندیەی ئەو 48 کاتژمێریەی نەبوو ئەوەی ئێستا هەیە وەکو ئاماژەم پێکرد چەندین ئاسانکاری کراوە بۆ چەندین لایەن ئێمە باسی کشت و کاڵ بکەین هەموو ئاسانکاریەک بۆ جوکەوانشگلیان بڵێ ئاسانکاریان بۆ کراوە کە سەردانی چێلگەکانیان بکەن چێلگەکانی بەخێوکردنی ئاژەڵ بەخێوکردنی مریشک چێلگەکانی بەرهەمهێنانی هێلکە هێلکەی خواردن هێلکەی تروکاندن ئەمە ئەوەش لەبیر نەکەین لە شاری هەولێر لەسەر ئاستی عێراق لە هێلکەی خواردن لە پلەیەچین
لە هەموو عێراق بەرهەمی هێلکەی خواردن لە هەولێرە هەروەها ئیتروکاندنیش 5 چێلگەی زۆر گەورە هەیە کە ڕۆژانە بەدەیان تۆن بەرهەم دەهێنن بۆ شارەکانی تری کوردستان و عێراقیش دەڕۆن دوای ئەوەی کە بازارەکانی هەولێر پڕ دەکەنەوە. هەروەها ئەو جوتیارانەی کە باڵێن ئاژەڵ بەخێو دەکەن بۆ ئەوەی کە ئالیک ببن بۆ چێلگەکانیان هەموو ئاسانکاریە کراوە لەو خشتەیە کە دانراوە لەلایەن ژووری ئۆپراسیۆن هەمووی دیاری کراوە لەلایەن هەموو هاوڵاتێکی شەیە لەبەر ئەوەی ڕاگەیەندرا و بڵاویش کراوە لە خاڵەکانی پشکنین لە هاوڵاتی دەتوانی بەدەستی بێنیتن لە سۆشیال میدیا لە پەیجەکان لە هەموو شوێنێک بەدەست دەکەوی هەمووی بۆی تەنها بەڵگەیەکی پێبێ کە بیسەلمێنێت بۆ نمونە چێلگەیەکی هەیە مۆڵەتی ئەو چێلگەی هەبی بەخێوکردنی ئاژەڵ بیتن چێلگەیەکی کشتتوکاڵی بی بەخێوکردنی ماسی بی هەر شتێکی تربیتن دەتوانیتن لەو ماوەی بۆی دیاری کراوە و سەردانی چێلگەکەی خۆی بکە و دەتوانی لەوێ بژمینێتەوە بەڵام لە ماوەکەی بۆی دیاری کراوە بگەڕێتەوە. چی بەنسبەت ئەوانش محەممەد باسی دەڕاستی کردبا لە بیر نەکەین ڕاستە ئێمە پاش چەند ڕۆژی تر وەرزی دوێنەی جۆ دێتن ئەو پێشی گەنم دێتن ئێمە لە بەیانیەوە ئەو کەسانەی کە دەیانوێت دەڕاستەکانیان تعمیرکەن و ئەو کەسانەی ئەو خاوەن پیشانەی کەوا فیتەرەکان باڵێنکە هەڵدەستن بە تعمیرکردنی دەڕاستەکان دەتوانن بێن سەردانی مە بکەن ئێمە هەر لە دوێنێەوە لە ژووری هەنگاو بە هەنگاو بیرتان ئەوە کردوەوە باسیشی لێوە کراوە باسیشی لێوە کراوە و بڕیاریشی لەسەر درراوە بەڕێز پارێزگاریش بڕیاریدا کەوا ئاسانکاری تەواو پێشکەش بە خاوەن دەڕاستەکان بەو کەسانەی کە دەڕاستەکان چکە دەڕاستە ساڵ بە ساڵ دەبی نوێ بکرێتەوە پێشی وەرزی دروی نەبێتن بۆیە ئەو ئاسانکاریانە هەمووی پێشکەش کراوە بابەتێکی گرنگ و وەڵامێکی باش بەڵێ بەکەرتی کشتتوکاڵی هەروەها بەکەرتی بابلێن ئەو کەسانی کە لە سکتەری خۆراکیش دەکەن ئاسانکاری تەواو بۆ گواستنەوەی ئەو خۆراکی کە ڕۆژانە پێویستە و مارکێتانە پڕ بکرێنەوە ئێمە هەموو جەخت لەوە دەکەینەوە کە ئەو ڕەفانەی لە مارکێتەکانەیە هیچ کاتێک بە چۆلی نەبی باشە کاک نەبەستمە بەستمە مۆڵامە وەربگرمەوە ئەو گەڕەکانەی کە کەرنتین کراون لە ڕووی قەدەغی هاتوچۆوە چ جیاوازیەکێ لەگەڵ گەڕێکێکی دیکە یاساییە ئەمە گەڕەکانە باسی ئەوەت کردکەوە لە کارێکی نابەرپرسانە کە یەک دوو خێزان پێی هەڵسابوون بەڕاستی ئێستا ژمارەی توشبووەکانی زیاد کردەوە بەڵام ئەوە لە یاد نەکەین ئێمە لە شاری هەولێر ژمارەی تێستەکانمان یەکجار زۆرە ئەوەی ڕۆژانە دەکرێت دوێنێ 1359 تێست کراوە 1359 تێست ئەو کەسانەی کە بەرکەوتیان لەگەڵ ئەو توشبوانە هەبووە ئەو کەسانەی کە سەردانی ئەو شوێنەیان کردووە هەر هەمووی تێست کرد بەڵام لە ئەنجام ئەرکی سەرشانی ئێوەی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ حکوومەتە خۆجەیەکان زیاتر نەکرد نەئەکرا ئەم هەنگاوش نەبووایە بەخۆی گرنگ لەو بابەتە چییە گرنگ ئەوەیە ئەتوو زیاترین ژمارەی توشبووان بدۆزیەوە کە شاراوەنە ترسەکە لەوانەی کە شاراوەنەوە هەڵگری ئەو ڤایرۆسەنە چەندی تێستەکە زیاد بکە زۆر بیتن ئەوەندە باشە بۆیە ئەمڕۆ 20 حاڵەت ئەوانە توشببووی ئەو پرسەیە بوون بەڵام وەکوو بەڕێز وەزیری ناوخۆش ئاماژەی پێکرد پێش 2 ڕۆژ ئەوانەی کە بەو کارە هەڵساون ئەو بەپێی یاسا سزا دەدرێن ئەوانەی ترکە بەرکەوتە بووینە بەڵام هەڵگری ڤایرۆسەکە نینە ئێستا کەرەنتینە کراون لە چەند شوێنێک ئەو گەڕەکانی کە ئاماژەش دەکرد ئەوەی با ڕوونکەمەوە کەرەنتینە نەکراون بەڵام ئەوە نیە ینی بەڵێ لەبەرەوەی کەرەنتینە بڕیارێکە وەزارەتی تەندروستی دەیدە وەزارەتی ناوخۆ دەستگا ئەمنیەکان جێبەجێ دەکەن ئەوانە گەڕەکانە داخراون تیمەکانی ئەمنی هێزەکانی ناوخۆ تەندروستی بەچڕی لەو گەڕەکانە بوونیانەیە زیاترین ژمارە بۆ سمپلەکان وەگرن بۆ ئەوەی دڵنیابین هەرچۆن شارۆچکەی سێبیران کۆنتترۆل کرا بە تەواوەتی شارۆچکەی گوندی گاینج کۆنتترۆل کرا شارۆچکەی خەلیفان بە تەواوی کۆنتترۆل کرا ئێستا هەنگاوەکان زۆر بەچڕی بۆ ئەوە دەڕۆن کە ئەو بابەتەش کۆنتترۆل بکرێت سپاسانەکەم کاک محەممەد لە وردە گفتوگویەکی پێش بەرنمەکەی دیار بوو سەبارەت بە ژێرخانی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش بێهیوا بووی پێدوا بوو کە نەک ژێرخانەکە چاک نابێتەوە بەڵکو ئێمە ژێرخانێکمان نییە وێران کراوە بە ناوی ژێرخانی کشتتوکاڵەوە ینی ئێمە بێهیوا بین و دانیشین دەستەوەستانیان ئەکرێ وردە بیخینەوە سەر پێ و ئەو ژێرخانە دروست بکەینەوە طبیعی نەتیجەی ئەو
تێکچوونی ژێرخانی کشتتوکاڵی لە محافەزای هەولێرە من کە باسی دەکەم کاریگەریەکی یەکجار زۆری هەبووە لەسەر ئیش و کاری فەلاح و دواخستنی بەروبوومی کشتتوکاڵی بەڵێ کشتتوکاڵ تەبیعی هاندەرێکی زۆر گەورەیە لە بۆ یاریدەدانی حکوومەت و ئیدارەی حکوومەت و مالیەی حکوومەت و داهاتی حکوومەت بەڵێ بەڵام ئەو ژێرخانە ئابوووریەی کشتتوکاڵی کە لە محافەزای هەولێر تێکچە یەکجار زۆرە پانتایەکی یەکجار زۆر لە زەوی کشتتوکاڵی بەبەر فراوانکردنی شارکەوت تقریبا چل گوتن لەو دەورە و پشتی ئەو هەولێرەی کە باشترین زەویزاری کشتتوکاڵی هەبوو دەستی بە سەداگیرا بەکارهات لە بۆ فراوانکردنی شار و لە بۆ تەنمیە و لە بۆ مەشاریعی سناعی و لە بۆ غەیری هەرامەی زراعی باش طبیعی ئەوە ئەو فەلاحی ئەو چل گوندە هەموو بێ ئیش و بێکار بوون و هاتن ناو شار و کولفەیەکی زۆری لەسەر حکوومەت دروست کرد داوای ئیش و کاری لەگەر حکوومەت دروست کرد داوای جێگای دانیشتنی لە حکوومەت کرد بارگرانیەکی زۆری لەسەر حکوومەتی کوردستان دروست کرد بەروبوومی کشتتوکاری ئەو پانتاییەشی سینەما لە کەسانێکی بەرهەمهێنەرەوە بوون بە کەسانێکی بەرخۆر لەلایەکی دیکە لەبەر ئەوەی ئەما ئاعتیماد حکوومەت ئاعتیمادی کردە سەر غەیری بەروبوومی تر غەیری زراعی طبیعی کەرتی کشتتوکالی لەو ناوچەیە ئیمال کرا و هەروەها هاندەرێکی یەکجار زۆر هەبوو لە بۆ هاوردەکردنی ئەو بەروبوومەی لە کوردستان دەکرێت لە دەرەوەی وڵات بێتن وای لێهات جوتیاری مەوازی لە پیشەکەی خۆینا بەڵێ طبیعیەوە کاریگەریەکی زۆری کرد ئێستاش نەچوە بەڵام ئەوە بە ئاسانی وەکو خۆی لێنایەتەوە ئەو پشتیوانیەکی زۆری حکوومەتی دەوێتن هاندەرێکی باش حکوومەت دەوێت پشتگیری جوتیاریی زۆری دەوێت گرنگی بدرێ بە بەروبوومی جوتیار گرنگی بدرێ بە بەرهەمهێنانی جوتیار گرنگی بدرێ لە بۆ هەموو خەدەماتێکی کە لە بۆ فەلاحی عراق دەکرێت لە بۆ فەلاحی مەش بکرێت لۆ ئەوەی جوتیاری خۆمان بهینینەوە سەر پێ ئەو زەویە کشتتوکاریانەی کە با ماون بتە زەویەکی بەرهەمهێنەر بتوانی هاندەربی لە بۆ پێشخستنی تاقی غذایی سپاسانەکەم با بچینە لای کاک ڕزگار ینی ئەو پرسیاری لێ بکەین کاک ڕزگار ینی کاک محەممەد دەشتی لێرە ئاماژەی بەوەدا کە بە شێوەیەک لە شێوەکان ژێرخانی ئابووریمان ژێرخانێکی لاوازە و ڕەنگە ینی بڵێن شێرخانێکی فشەڵە زۆر بەهێز نییە و پتە نییە و ئێستا ئەوترێت کاتی ئەوەیە ئەو هەموو جوتیاری لە دوای ڕاپەڕینەوە هێنرانە ناو شارەکان لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کران بە فەرمانبەر لە ئیشە سەرەکی و ڕاستەقینەکەی خۆیان دوور خرانەوە لە حەزە ڕاستەقینەکەی خۆیان دوور خرانەوە ئێستا کاتی ئەوەیە وردە دێهات و گوندەکانمان ئاوەدان بکرێنەوە و لە خەڵکانێکەوە کە وەکو خەڵکێکی شاری تەنها خەریکی ڕەنگە لە بواری خواردن و بەرەمێنانی خۆراکە ببێ بە بەرخۆر بکرێ بە کەسێکی بەرهەمهێن و ڕۆڵی هەبێ لە پتەوکردنەوەی ژێرخانی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان ئەمە چۆن ئەکرێ بە بڕوای ئێوە؟ بەڵێ من دەمەوێت لەوە دەست پێ بکەمەوە کە تایبەت بە ئەو کار ئاسانیانەی کە بۆ جوتیاران کرا بە خۆشبەختانە ئێمە دوای ئەوەی کەوا لە دوای 23 مانگەوە کار 23 سێوە کارمان لەسەر ڕێگەپێدان بۆ جوتیاران کرد بە هاوکاری برادەرە بە هاوکاری قایمقامێتی قەزای مرکزی سلێمانی و بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بە دوای ئەوەی کە بڕیاری قەدەغەکردنی توندرا کە بۆ ماوەی 6 سەعات قەدەغەکردن ڕاگەیاندرا ئەوە بوو لە 3/4 ژووری ئۆپەراسیۆن کۆبوونەوەی کرد و لەگەڵ ئەوەشدا داواکرا بە سەرپەرشتی بەڕێز قایمقامی قەزای مرکزی سلێمانی وەلایەنە پەیوەندیدارەکان چۆنیەتی میکانیزمێک دیاری بکەن کە لە 4/4 دانیشتین میکانیزمی چۆنیەتی گاردنی خزمەتگوزاری یاخود ڕێخستنەوەی کاری خۆراک و پێویستە سەرەکیەکان دابنێت ئەوە بوو میکانیزم باشە چی کرا لەم بوارەیە کاک ڕزگار ینی پێم خۆشە بزانم چی کرا بۆی بینەر بزانێت چی کراوە پێکدا ڕێژرا دوای بەیانی 25 مانگ دوای بەیانی 25 ژمارە 25 ساڵی 2020 وەزارەتی ناوخۆ
بڕیاری ئەوە درا کە چۆن بتوانین مەسەلەن لە هەر ئەم ئێوارەیە لەسەر پێشنیاری بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێز بەڕێوەبەری گشتی جموجوڵی جوتیاران بە شێوەیەک دیاری کرا کە بتوانرێن هەموو خاوەن پرۆژە کشت و کاڵیەکان هەموو جوتیاران هەموو خاوەن ڕزوباخەکان خاوەن بیتی پلاستیکی هەنگەوانەکان خاوە پرۆژە ئاژەڵیەکان بەرهمێنەری کارگەی علەفی جوچە کەڵێنەرەکان پرۆژەکانی هێلکەی خواردن سەرجەم ئەو پرۆژانە پرۆژەی حەوزی باسی بتوانن لە 12 شەو تا 8 بەیانی بچتە سەر کارەکانیان ولا 4 بۆ 6 ئێوارە بگەڕێنەوە سەر کارەکانیان ئەمە لایەنێکی باشە پرسیارەکەی من کاک ڕزگار چونکە من کاتم زۆر کەمە میوانەکانیش زۆرن ماشەڵڵا وەڵامی پرسیارەکەی من بدەیتەوە چۆن دەکرێت دیاتەکان ئاوادان بکەینەوە و کشت و کاڵ ڕۆڵی هەبێ لە پێشخستنی وڵات و خستە سەر پێ ئەوەی کە ئەمێ ئاماژەی پێبم لە ئیستادا نەخێر ئێمە ژێرخانێکی ئابووری بەهێزمان هەیە و کەرتی کشت و کاڵ کەرتێکی ئامادەیە لە ئیستادا پێویست دەکات هەر لەمڕۆوە ئێمە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بیر لەوە بکرێتەوە کە لیژنەیەکی باڵای بە بازارکردن و بژانەوەی کەرتی کشت و کاڵی بێت دروست بکرێت بۆی بتوانرێت بە بازارکردن لە کەرتی کشت و کاڵا بکرێت چونکە کاری ئێستامان کارێکی زۆر گرینگە بۆی ئێمە خەزینی کشت و کاڵیمان هەبێت و لەبەر ئەوەی ئێمە نزیچین لە وەرزی درە و ملیۆنێ تەن زیاتر گەنممان ئینتاجە بێت نزیچین لە بەرهێنانی پرۆژە بەرهێنانی پەتاتەیەکی زۆر بەرهێنانێکی سەوزەیەکی زۆر کە لە خەیار و پەتاتە و کوولەکە و تەماتە بەرهەمەکانە خۆی ئەبینێتەوە بۆیە ئەبێت لە ئێستادا بیر لەوە بکەینەوە کە کەرتی تایبەت بە مشارەکەی لایەنە پەیوەندیدارەکان بهێنانە پێشەوەی وەبەرهێنەران کەرتی تایبەت ژوورە بازرگانیەکان کەرتی پیشەسازی بۆ بە پیشەسازیکردنی کەرتی کشت و کاڵ و داڕشتنی خەزینێکی گەورە بە بازارکردنی کەرتی کشت و کاڵ و دەعمکردنەوەی جوتیاران بەلایەکی تر بۆیە ئەمانە هەمووی گرنگن و هەر لە بیدایەتەوە کشت و کاڵ کارکتەرێکی سەرەکی بووە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چ لە کەرەنتینەکان کە فەرمانبەرەکان توانیویانە کاری جدی بکەن کەرەنتینە کشت و کاڵەکان بۆ ڕێگریکردن لە نەهاتنەوەی باری خراپ و لە عەلوەکان و چاودێریکردنی عەلوەکان و هەروەها قەسابخانەکان و شوێنی گۆشتفرۆشەکان ماندوونە بن کاک ڕزگار زۆر سپاستان ئەەکەم ئەچمە لای کاک ئەیاد بەڵێ کاک ئەیاد پێم خۆشە بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە چۆن بتوانین کەرت و بواری پیشەسازی بخەینە خزمەتی پێشخستنی کەرتی کشت و کاڵیەوە لە هەرێمی کوردستان چونکە لە تەواوی دنیا ئێستا تێڕوانینێک ڕەیەک دروست بووە کە گرنگی بدرێت بە کەرتی کشت و کاڵی چونکە ئەکرێ کەرتی کشت و کاڵی لەو دۆخانەی کە ئابووری وڵات بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری زۆر خراپی لەسەردانرێت کەرتی کشت و کاڵ ڕزگارکەر بێت. بەڵێ بەڕاستی ئەوە خەڵکە زۆر گرنگە ئەم سەحکنێک و ئابووری هەر وڵاتێکی یە پێشکەت یە بهێزە ئەوە و اعتیماد لەسەر بەرهەمی خۆمالی بێت. ما وەکو یەکەتی ژوورێت بازرگانی پێشنیار کردی بۆ حکومەتێک و دەڤەرێت پیشەسازی پارێزگەهێت هەرێما کوردستانی دروست بێت تایبەت بێت بۆ خۆراک. هەکە ئەف پیشەسازیە خۆراکیمە هەبێت دەکەرتێ کشت و کاڵی گەلک پێشڤەچێت چونکی بەرهەمێ جوتیارە وەختی پیشەساز بکڕن و ببتە مادەیەکە پیشەسازی و بەرهەمی پیشەسازی بچتە ناوبازارە و تەسویق بۆ وان بێتەکردن دێ جوتیار پشتڕاست بێت و ساڵانە بەرهەمەوی زانت و بەلاش ناچێت و جهەتی تەین و وەکو کارگەه و لێ بکڕن پڕاستی سیاسەتە حکومەتێژ ئەڤە بوو بەلێ ئەف کاودانت و هاتینە بەرامبەری حکومەتە هەرێمێ کوهێلان ئەف پرۆژە تاخیر بێت و نەئێتە چێکردن ji ber hindê ku kertê kiştûkalî kertekê zorê giring e herêma Kurdistanê ku ya navdar e ku vî kertî û me gelek xelkê hey ji rastî şên vî kertî şolkin û delî vê karî ji bo xelkê me elvan kerta kertê çandinê û kertê pîşesazî furseta wan pitir e û zora giring e ji ber hindê jik em bînin her qeyranek çêbit bo herêma Kurdistanê em hewl din ku hawirda tiştî pitir bînin ji derve û gelek ev parê me yê ku çite ji derve wê heycetê înana kelûpela ji ber hindê pêtiviye ku hikûmet ciddî rastî wexet hatiye ku gel kertê taybet bi şîrîkê xwe stratêjî binasit û pêk ve planek hebit bo kertê kiştûkal و ئەو کەرتە ببتە پیشەسازی و هەردوو پێک بە بێنە گرێدان دا ئابوورێکی بهێز و ئابوورێکی سەربەخۆ مەل هەرێما کوردستانی هەستانەکەم کاک ئەیات
کاکدارە هاوڕێیانم پێمەڵێن دوو خولەکم ماوە بۆیە مەبەستمە وەڵامی ئەم پرسیارە وەربگرمەوە ینی لە ئێستادا بە تایبەت بۆ ئێمەی لە کوردستان بۆمان دەرکەوت کە نەوت هاوڕێی نیوە ڕێگەیە نەوت پشتی پێ نابەسترێ ناکرێت چیتر چاو لە عێراق بکەین کە اقتصادێکی تا ڕادەیەکی باش ڕێعی هەیە لە 93 و بەرەو سەرەوەی اعتیمادی لەسەر نەوتە ڕاستە چی بکرێ بۆەوەی ئێمە ماوەیەک جارێ ئەم نەوتە ینی ئەوەندە عزیێتمان نەدات نرخەکەی دابەزێت و هەموو شتێک کاریگەری لەسەردا بنرێت موچە خۆران تا تەواوی کرد و بوارەکانی دیکە ئەوێ ئەمە دەڵێن بەڕاستی هەرگۆتیشمان ئیحتمان بە کەرتی کشتتوکال بکرێەوە گوتمان بەڕاستی ئێستا پرۆژەکەیە وەزارەتی کشتتوکال ئیشیان تۆزی لەسەر کردی ئەمەش بەشدار بووینە و لێستا لێرەوە دەلێن بە تۆزی عەزەلەی لێ بکەن لەو کاتە ساتە ئێستا زۆر پیکە پێویستمان هەیە بەڕاستی ئەویش بە بازارکردنی هەروەک بە بازارکردنی گەنمی خۆمان چونکە ئەو گەنمانەی کە ئێستا سایلۆکانی هەرێمی کوردستان تێدایە دەوری 616,000 تۆنە ئەوە گەنمی وەزارەتی بازرگانی عێراقا ئەمە گەنمەکی زۆر زیادە هەیە لە بلێن زۆتیارانی خۆمان محەممەدش دەزانی کە ئەوە تەسویق ناکرێ ئەوە زۆری دەفرۆشرێ دەستە شارەکانی باشوور و ناوەند ئەوان لەوێ دەی بەنە سایلۆکان بۆیە بەرهەمت هەبێ و بازاریشی دەبی ئەوە ئەمە لە باتی بچین ئارد و شتی دیکە لە دەرەوە بینین با ئەوانە بازار بکەین با حکومت تۆزێ بەڕاستی فراوانێکی لە بابەتە بک بتانی ئەو گەرمانە بکری لە فەلاحش پێ زندی دەبی دەتانی شوکاری خۆی پێ بکە بۆیە دەتانی جوولەکی بازرگانی بە هەموو شێوەیەک بکەین و هەروە یارمەتیدانی هەندە پیشە سازی هەیە کە بەڕاستی ڕاوەستاینە دەمەکە دەبی ئالیەتێک بۆوانە دابنکرێ ئەو خەڵکەی سەلەن و بێخیتە کاری بازار و ئیشی پێ بکەن و بتانن بەرەمیانە دارا کاک نەبەز من کاتم نەماوە بەڵام ئاگدارم شتێکت نووسی و ئیشەکانی ئەوە زۆر پێیوەستە بە ژیانی خەڵکەوە کۆتا پەیامی خۆت زۆر بە کورتی بێت پەیامیمان ئەوەیە کەوا داوا لە هاوڵاتیان دەکەین کەوا پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن پابەندی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ بن قەدەغەکردنی هاتسۆمانای ئەوەیە تۆ لە ماڵ بمینێەوە دەرنەچی لە ماڵ دەرنەچی بە هیچ شێوەیەک ئەگەر کارێکی زۆر زەڕور و پێویستن نەبوو بۆ نمونە دابینکردنی پێداویستێکی ڕۆژانەی خۆت ئەوی تر چەند تۆ لە ماڵ بمینێەوە وەکو هاوڵاتی ئەوەندە مەترسی ئەو پەتایە لە هەموو لایەک دوور دەکەوێتەوە کاک دارا کاک نەبەست کاک محەممەد کاک ئەیاد لە دهۆک کاک ڕزگار لە سلێمانی زۆر سوپاسانەکەم ماندوو نەبن لە شتان ساغ بێ هەر بژین ماندوو نەبن بەڵە بینەرانی ئەزیز یەک هاوڕێیانم پێ مەڵێن کاتمان نەماوە کۆتا پەیام مەڵێ من یەک پەیامی کورتەڵێم ئەڵێم تەواوی ئەو کەسانەی کە ئێستا ماندوون لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەمووی خوشک و برا و کەسوکاری ئێمن ئەگەر پێشمەرگەیەکە ئەگەر زێرەڤانیە ئەگەر پزیشکێکە ئەگەر پەرستارێکە ئەگەر پۆلیسێکە ئەگەر کارمەندێکی ناوخۆیە وەزارەتی تەندروستیە ئەگەر کارگوزارێکە هەر کەسێکە تکایە با هەمومان هاوکاریان بین ئەرکی سەرشانیان قورستر نەکەین تا بەرنمەیەکی دیکەیەوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتانەکە